تۆ بەناو بازاڕی هەولێر و سلێمانیا بگەڕێ تو ئەو خوای پێغەمبەری خوا لە ئاسمانەوە دابەزێتە ناو ئەو بازاڕە ناڵێ بمبەن بۆ ناو ئومەتەکەم ناڵێ بمبەنەوە بە ناو سەحابەکان ناڵێن بنەوە بە ناو خەڵکێ نوێشکەن و بە ڕۆژوو بن و دوا ڕێبازەکانی من کەوتە بن کورەی پێغەمبەری خوا ئەمە کوردی شوێن کەوتووی تۆن ئەڵێ بەخوا منەمانە ناناسم نە بەخوا ئەمانە شۆکوتی حاشا لەمانە شۆکوتی من نیم حەزەکەن پێغەمبەری خوامان پێ بڵێ حەزەکەن ئەو نە بێقیمەت بین بەرامبەر بەمە نەخۆشەویستەکەم ئەبێ ماڵەکانمان ئەبێ حاڵەکانمان ئەبێ شوێنەکانمان وابێت کە بڵێن ئەی پێغەمبەری خوا ئەگەر سەفەرت کرد کۆچت کرد ئەم جارە بۆ مەدینە لە مەککە ڕات کرد و دەریان کردی مەڕۆ بۆ ئەوێ وەرە بۆ کوردستانی ئێمە بازارمان ماڵمان خستەخانەمان مەکتەبمان موەسسەساتمان مزگەوتمان هەموو بەو شێوەیە کە تۆ داوا لێ کردوین لە ڕوومانیە پێغەمبەری خوا چێ لە ڕوویە پێغەمبەری خوا بەرێتەوە بۆ ماڵەوە ئەو پێغەمبەری خوا میوانە لێرە چێ لە خۆی ڕابینێ پێغەمبەری خوا سوار سیارەکەی کا بیباتەوە بۆ ماڵەکەی بێەوەی کە تەلەفۆن کا بۆ خێزانەکەی بڵێ ئافرەت پێغەمبەری خوام لەگەڵ ئاساسم حیام نەبی ئەو شتانە زوو لابە لە بەدرگاوە پاکی کەرەوە تا سەربان کاما لە ڕوومانی پێغەمبەری خوا بەرینەوە چه جورئەتەکە پێغەمبەری خوا ماڵ و مناڵمان بەو شێوەیە ببینێ چه جورئەتەکە دەست بەرز کاتەوە من گومانم لە خۆمە من ناتوانم تر نازانم بۆ جەناب